بەهۆی دیاریکردنی نرخی ئەمپێرەکانی کارەبایی مۆلیدا لەلایەن بەرپرسانی ئیدارەی شاری هەولێرەوە جارێکی تر خاوەن مۆلیدەکانی سنتەری شاری هەولێر لە بەردەم بینای قایمقامیەتی قەزای ناوەندی هەولێر گرتبوونەوەیەکی ناڕزایەتیان ئەنجامدا و دەشڵێن گرفتی جیاوازی نرخ و دیاریکردنی ئەمپێرەکانی کارەبامان هەیە و ئەو بڕەپارەیەی دیاری دەکرێت بۆ ئەوان زەررە. لە لێژنەی مۆلیدا داتایەک دانرا ئەو داتایە عەدالەتی تێدا نییە. مەثەن بۆ نمونە لە بۆ ساعتێک 500 کەیفی دانایە 50 لیتر گاز لە ساعتێک بخواتن کەچی 65 لیتری دەخواتن. لە دهۆک داتایەکە 165 حملیان دانایە هەر مۆلیدەیەک حملی هەیە 165 دانایە لە داتای هەولێر 170 دانایە ئەو 150 لەمە زۆرە نەعەدالەتیە. مەثەن لە دهۆک خەسارە دانرایە 102 دانرایە لێرە خەسارە نییە. گاز وایە لە دهۆک لە تورکیا دێ لە بۆ دهۆک دێتن کە دەگاتە هەولێر کولفەی هەیە مانای هەولێرە گرانترە کەچی سعری وان لە گازی زیاتر دادەنێن. سلێمانی ژەروەترە داتایەکە 2 مانگە چەند مانگەکە 2 مانگە زۆر بە زەقی دیارە فەرقەکەی هەیە ئەو خەڵکەش ناڕازیە دەرنانی لە بۆمان ئەو مانگەی گاز یعنی بە کەمترین ساعت لێ درایەوە گاز لێکوانە لە بیدایەتیمان جێ بە 92 بوو بۆ 94 بۆ 97 کە ئەو ڕۆژی ساعتداندا گاز بە 98 بوو دەبی ئەو 3 ساعت تو وەربگری جەمعی بکەیت دابەشی دووی بکەیت 95 دەچی گاز 93 دانرایە ئەو مانگەی لەوەی غەدرەکە لە ساعت مۆل دەیکرایە دەبی ئەو شتە چا بکرێتەوە هەتا ئەوانیش گلەیان نەبیت و ئیشی خۆیان بکەن بەڵێنیان پێدەدەن هەتا ئاخر دەقە ئیشان وەر دەکەین ئەوەی پێشمان نەکرێت پێیان دەرێن کاکە پێمان ناکرێتن فۆرم بۆ خۆتان بیکەن تا هەر ئەوەندە ئەمەش نوێنەریوانین و حەقی خۆیتان داوامان لێ بکەن بێن لەگەریان ڕاوچن قسەیان لێ وەربگرین. دوای گەیاندنی سکاڵا و ناڕەزایەتیەکان بە قایمقامی قەزای ناوەندی هەولێر خاوەنی مۆلیدە ئەهلیەکان وەکو خۆیان دەیڵێن بەدەستی بەتەڵ گەڕاونەتەوە و گرفتەکەیان بێ چارەسەر ماوەتەوە. بە هیچ شێوەیەک لەگە کوژاندنەوەی نینە بە هیچ شێوێکی لەگە کەمکردنەوەی نینە قانونەکان چبی جێبەجێ دەکەن لایانی حکوومەت لایانی هاوڵاتی بێکارەبا ناکەین بەس هاتینە لێکوانە گرد بووینەوە گردنەوەکی هێمنانە وەکو داوای مافی خۆمان بکەین ساحی مۆلیدە زەرەر نەکا مەساریفی زۆرە لە ڕووی گاز و مشەغیل و ئەوە 2 ڕۆژیت کە هاوینمان لە پێشە ئەمە ئەگەر لەو فەسلەی مۆلیدە پێمان نەجێردرێتن ئەمە 2 هاوین ناتوانین دە بە زەرەریش بەڕاستی کەس ناتوانانی کەس تەعامل ناکا کەسەکەیتی کەسەشکە نیتی ئەو ماگەی بابێتن ئەو سایلۆ مۆلیەکانی مندانە بابێ پارەی گازەکەی قازان زم ناوێتن بەڵام زەرەرما باشە مانگەک زەرەرکەم 2 مانگ زەرەرکەم 3 مانگ زەرەرکەم پێیانکردنیە کاتم لەسەر سەری خۆماندانە کاتمان دروست کرد ئەو خەڵکی لە هاوڵاتی باش لە هاوڵاتیم کردی خۆ خۆم نەکردیا کاتم دروست کردیا بێدەنگم کردیا گازی خراپ تێ ناکەم گازی باش تێ دەکەم ڕوونی گران تێ دەکەم دۆلار گران بووە بەزەر مەرد تەقەبولمان نییە بەس سەتاکەینێ بەڕاستی لە دەهۆچێک کاتم نەکرایە سعی لەمە زیاترە تعدا دەکەم یەک کاتم هەولێر مۆلیدا نەکرایە کاتمیان نەکرد لە دۆچی ئەم کاتم کردیا لە بە شارەکەی خۆم بەڵام ناشبێ ئەمە زەرەکەم. لە هەرێمی کوردستان دوای زیاتر لە 30 ساڵ لە حکومڕانی خۆماڵی کوردی بەڵام تاکو ئێستا نەتواندراوە کارەبایی بەردەوام کە مافێکی سەرەتاییە بۆ هاوڵاتیان دابین بکرێت و هێشتا مۆلیدەی ئەهلی گەڕەکەکان بۆ پڕکردنەوەی بۆشایی و نەبوونی ساعەتەکانی کارەبای نیشتیمانی ڕۆڵێکی گرنگ دەیجێڕن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.